سڵاوتان لەبێ بەڕێزانە و کاتتان باش. دووبارە پێتان دەگەینەوە لە ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری لە پرۆژەی پوختەکردنەوەی کتێبەکان. ئەمجارە کتێبی ژمارە 13 بۆ ئێوەی بەڕێز دەخێنە ڕوو کە کتێبەکە وەک لە سەر شاشە دیارە ناونیشانەکەی بە ئینگلیزی Smart Mind 9 Daily Habits for Focus واتە مێشک و بیری ژیر 9 خوی ڕۆژانە بۆ زیاتر تەرکیزکردن. لەم کتێبەدا بەڕاستی باس لە چەند خویەک و چەند سلوکێکی ڕۆژانە کراوە بۆ مێشکمان بۆ ئەوەی یارمەتیمان بدا هەم لە ڕووی تەرکیزکردن، لە ڕووی فێربوون، لە ڕووی بەبیرهاتنەوە و هەروەها لە ڕووی پاراستنی هێمنی خۆمان بە تایبەتی لەو دنیایە جەنجاڵەی ئەمڕۆدا. لە جیاتی ئەوەی ئێمە خەریکی ئەوە بین بەدوای شتی زۆر ناوازە و بلیمەتانە بگەڕێین، زۆر گرنگە ئێمە کار لەسەر ئەوە بکەین سیستەمێکی ڕۆژانە بۆ خۆمان گەڵاڵە بکەین و دابڕێژین کە دەبێتە هۆی مایەی هەم ڕوونی لە ڕووی بیرکردنەوەشمان، هەمیش دەبێتە هۆی پەرەپێدان و گەشەپێدانی خۆمان. لەم کتێبەدا بەڕاستی 9 وانەی ڕۆژانە دانراوە بۆی مێشکمان لەسەری ڕابێنین. یەکەم، هەرگیز لە فێربوون مەوەستە. هەوڵ بدە سیستەمێکی ئەگەر سادە و بچووکیش بێ بۆ خۆت دروست بکە بۆ فێربوون کە بتوانی لە کاتە ناخۆشەکان و لە کاتە سەختەکانیش دووبارەی بکەیەوە. کەواتە سیستەمەکەت هێندە سادە و بچووک و سنووردار بێ کە بتوانی لە هەموو ڕۆژێک دووبارەی بکەیەوە، دووبارە و چەندبارەی بکەیەوە، نەکە تۆ بتەوێ دابنیشی یەک هەفتە لەسەر یەک ئیش لەسەر یەک شت بکەیت. بەوە نا، هەوڵ بدە ڕۆژانە بیکە خویەک بەڵام لەسەر ئەو سیستەمە کە دادناوە. دووەم خو یان دووەم ڕێگە ئەوەیە تۆ بەردەوام ڕۆژانە ڕاهێنان و مەشق بە مێشکی خۆت بکەیت. ئەمە وا دەکا هەستەوەرەکانی مێشکت ئامادە بن، ئامادەجیان تێدا بێ و لێ ڕابێن لەوەی کە تۆ ڕۆژانە ڕاهێنان و مەشقی پێ دەکەیت. خاڵی سێەم، زۆر گرنگە تۆ کە شتێک دەخوێنیەوە کە یەکێک لە خوەکانت خوێندنەوەیە، دەبێت دوای خوێندنەوەکە بێی ئەو زانیاریەی کە هەتا بیگوازیتەوە بۆ کەسانی تر. بۆیە تۆ دەبێت خوێندنەوە بگۆڕی بۆ کردار. ئەویش بۆ نمونە لەم کتێبەی ئەمڕۆ ئەگەر شتێکی بچووکی فێر دەبی، هەوڵ بدە بیکە کردار و جێبەجێ بکە. ئەگەر لەو 9 خوەی کە ئەمڕۆ لەو کتێبەدا بەرچاوت دەکەوێت، هەر ئەمڕۆ کە گوێت بیست بڕیارتدا یەکێکیان بکەیە کردار، ئەو وەکوەوەی تۆ ڕاهێنان بە مێشکت دەکەی بەردەوام هەروەها دەخوێنیتەوە بۆ ئەوەی ئەو زانیاریانە بتگوازێتەوە بۆ قۆناغێکی تر. نووستن یەکێکی ترە لە خووە گرنگەکان، چونکە دەبێ نووستن وا تێبگەین کە وەکو بەرەو پێشبردن و بەرزکردنەوەی توانای مێشکیمانە، چونکە خەوی تەواو دەبێتە هۆی باشترکردنی یادگا، باشترکردنی مجێز و میزاج، هەروەها باشترکردنی تەرکیزیش. وەکو بە فیڕۆدانی کات سەیری مەکە، بەڵکو وەکو بەرەو پێشبردنی توانای هزری و توانای مێشکی خۆت. هەوڵ بدە وەکو خویەک ئامێرێک فێر بە یان کارامەییەک فێر بە، چونکە ئەمە دووبارە پێویستی بە چەند جارەکردنەوە و ڕاهێنان و مەشق هەیە. تۆ بەمەش فێری ئەوە دەبی کە چۆن هەماهەنگی بکەیت، کە چۆن تەرکیز بکەیت، کە چۆن متمانەت بە خۆت زیاتر بێ کاتێک کە بڕیارێک دەدەی کە ئالەتێک یان کارامەییەک فێر بی. خاڵێکی تری گرنگ یان خویەکی تری گرنگ ئەوەیە
دەبێ حرەکە بکەین، جوولە بکەین، وەرزش بکەین، چالاک بین، جەستەمان لە جوولەدا بێ. زۆر جار ئێمە وا دەکەین دەڵێن جەستە جوولە باشە ڕاضە بۆ ئەوەی ئەو سترێس و ئەو فشارە لە کۆڵە خۆمان بکەینەوە کە ڕۆژانە لە کار یان لە ژیان تووشمان دەبێت. بەڵام لەبیرت بێ چالاکی ڕۆژانە جوولەی جەستەی دەبنە هۆی بەهێزکردنی یادگا و بەهێزکردنی مێشک و هەروەها دەبێتە هۆی لابردن و کەمکردنەوەی ئەو تەمومژەی لەسەر مێشکمان دروست دەبێت. خۆیەکی تر گرنگ زۆر گرنگە تۆ بەرهەمدار بی یان بۆ بەرهەمێک کار بکەی، بەڵام نەبێتە هۆی خۆهیلاکردنێک کە تۆ بۆ ماوەی هەفتەیەک یان سێ ڕۆژ هیچی ترت پێ نەکرێت. دەبێ کارەکان و ئامانجەکانت بە شێوەیەک ڕێکخرابن، بە شێوەیەک پێکهاتەکانی داڕێژرابێ کە وەکو بلۆک خشت بێتن بۆ ئەوەی ئەتۆ ئەو هێز و توانا و ورەیەی کە هەتا دابەشی بکەی بەسەریاندا، نەک تەنها بۆ یەک کار و ئەوانی تر هەمووی بە پەلە پرۆژێ و بە ناتەواوی و نیوەچڵی بهێڵیتەوە. خاڵێکی تر کە وەکو یەکێک لە خووە گرنگەکان بۆ گێڕانەوەی تەرکیز و باشترکردنی مێشکی بریتیە لە خواردن. بۆ ئەوەی تۆ بەردەوام هێزت هەبێ بۆ کارەکانت، بەردەوام بە تەرکیزەوە کار بکەی، دەبێ گرنگی بە جۆر و چۆنیەتی و کاتبەندی خواردنەکانیشت بدەیت. جۆری خواردنەکە، کاتی خواردنەکان، هەروەها کاتبەندی و سروشتی شێوازی خواردنیش زۆر گرنگە. لە خۆی کۆتایی کە لە کتێبەکەدا باس کراوە ئەوەیە کە تۆ چۆن بتوانی مێشکت لێ ڕابێنی کە مامەڵە لەگەڵ فشار بکە، فشاری دەرونی بکە و هەوڵ بدەی شێوازێک بدۆزیتەوە کە دەبێتە هۆی جڵەوگیرکردنی سیستەمی هەستەوەریەکانی خۆت بۆ ئەوەی بتوانی باشتر بڕیار بدەیت. هەر لەو کتێبەدا بەڕێزان پلانێکی دووبارە خۆداڕشتنەوە، دووبارە پلاندانانەوەی خودی ژیرەک یان ژیر دانراوە لە ماوەی 7 ڕۆژدا بۆ ئەوەی ئەتۆ بتوانی کار لەسەرەوە بکەیت دەم یەکسەر بۆ ئەوەی ئەو هەنگاوانە بکەیت بە خۆی ڕۆژانە. ئەوانش فێربوون، ڕاهێنانی مێشک، خوێندنەوە، خەو، جوڵە، خۆراک لەگەڵ بەڕێوەبردن و مامەڵەکردن لەگەڵ سترێس یان لەگەڵ شاری دەرونی. لە کۆتایی کتێبەکەش چەند بەشێکی گرنگ دانراوە وەکو دیاری بۆ ئەو بەڕێزانەی کە کتێبەکە دەخوێننەوە. ئەویش ئەوەیە 4 هەنگاو بۆ فێربوون. یەکەمیان تێبینیکردن observation، دوای ئەوە هەوڵ بدەیت کۆدەکانی ئەو تێبینیکردنەوە ئەو سەرنجانە بکەیەوە، پاشان بەبیرت بێتەوە، دوای ئەوە جێبەجێ بکەیت. سەبارەت بە زاکرە و بە یادگاش زۆر گرنگە ئەتۆ هەر جارەی تەرکیز لەسەر یەک بیرۆکە بکەیت، هەوڵ بدەیت ئەو کارەی کە فێری بووی کەسێکی تری پێوە فێرکەی یان ڕوونی بکەیتەوە بۆ کەسێکی تر بە زمانێکی سادەتر. هەروەها تەرکیزیش لەسەر ئەوە بکە کە چۆن دەتوانی شێوازێک یان کلیلێک بدۆزیتەوە بۆ خۆت ئەگەر هاتوو لەبەر هەر هۆکارێک تەرکیزت لاچوو بگەڕێیتەوە سەری. دواشتیش ئەوەیە کە پێی دەڵێن پرۆتۆکۆڵی بەیانیان، واتە بەیانیان چۆن دەست پێ دەکەی. زۆر گرنگە کە لە کتێبەکەدا 4 شتی زۆر سەرەکی دانراوە. یەکەمیان ئاو خواردنەوە، دووەمیان کەمێک وچانێک بەبێ هێمنی و بەهێمنی و بەبێ دەنجی، هەندێک خوێندنەوە و دانانی پلانێک بۆ ڕۆژەکە.
چەمکێکی زۆر گرنگ لە کتێبەکەدا باس کراوە. کتێبەکە ناوی لێناوە برین مێنیو، واتە مێنیوی مێشک. مێنیو خۆتان دەزانن لیستی ئەو شتە بەردەستانن کە دەتوانی داوای بکەی یان دەتوانی ئەنجامی بدەیت. دەتوانی هەر کەسێک بۆ ئێوە برین مێنیوەک واتە مێنیوێکی مێشکی بۆ خۆی دابنێ کە وای لێ بکە بتوانێ بڕیارەکانی بدا بەبێ ئەوەی هیلاک بێ، هەروەها بتوانێ کارێک بکە کە بەرهەمدار بێ بە تایبەتی لەو کاتانەی کە کاتی بەتاڵی هەیە. ئەم برین مێنیوە یان ئەو مێنیوە مێشکیە سێ لیست لە خۆ دەگرێت. لیستێکیان پێی دەڵێن مێنیوی پێنج خولەکی کە دەکرێت ئەو مێنیوە ئەرکەکانی تۆی تێدا دانرابێ، یان دەکرێت یەک پارەگراف بێ، دەکرێت یەک ڕاهێنانی مێشکی بێ، یان دەکرێت پێداچوونەوە وشەیەک بێ کە تازە فێری بوو، یان دەکرێت مەتەڵێک بێ هەڵی بێنی. ئەوە 5 minute menu بۆ ئەوەیە بۆ ئەو چۆرە چالاکیانەی کە دەکرێت بە 5 خولەک ئەنجام بدرێت. هەوڵ بدە لیستێک لەوانە دروست بکە بۆ خۆت بیکێ خوو دووبارە و چەندبارەی بکەیەوە. مێنیۆی دووەم یان لیستی دووەم ئەو ناوی لێناوە 15 minute menu، واتە مێنیۆی 15 خولەکی. دەکرێت لەو 15 خولەکەدا ئەتۆ ڕاهێنانی یەکێک لە ئەرکەکان بکەی، بۆ نمونە هەر ساڵاچیەک کە پێویستی بە 15 خولەک بێ تۆ بتوانی جێبەجێ بکەی لەو 15 خولەکەدا، یان دەکرێت ڕۆیشتن بێ. لە کاتی ڕۆیشتن گوێ لە شتێک دەگری کە لە 15 خولەک تێنەپەڕێ بۆ ئەوەی ئامادە بێ ئەو کاتێک کە تۆ کاتت هەیە و دەتوانی جێبەجێ بکەی بە دوای شتی تر نەگەڕێ یان بەشێک لە کتێبێک بێ. مێنیۆی سێەم ئەو ناوی لێناوە 60 minute menu، واتە مێنیوی 60 خولەکی، واتە یەک کاتژمێری. ئەوە دەکرێت بۆ ئەو دانیشتانە بێت کە پێویستی بە خوێندنەوەی قوڵ، هەروەها بە دەرسێکی کامل لە کۆرسێکە، یان بۆ ڕاهێنان لەسەر ئامێرێک و لەسەر کارامەیەک، یان بۆ ڕاضەیەکی تەواو، یان بۆ کورتکردنەوەی هەر شتێکی تر. هەر کاتێک کە تۆ کاتی زیادت هەبوو دەتوانی لەو مێنیوانە هەڵبژێری. بۆ نمونە ئەگەر کاتژمێرێکت هەیە مێنیوی 60 خولەکی دەردێنی. بۆ نمونە ئەگەر 15 خولەکت لە بەردەستە مێنیوی 15 خولەکی دەردێنی. ئەگەر 5 خولەکیشت هەیە ئەوە کە ئێمە لە ڕۆژانە ڕەنگە چەندین 5 خولەکی وا هەروە بەڕێ بکەین بەبێ ئەوەی هیچ شتێکی تێدا ئەنجام بدرێ. بۆیە زۆر گرنگە ئەتۆ ئەو مێنیوانە ئامادە بکەی لە لای خۆتەوە. ئەگەر 5 خولەکت هەبوو چی دەکەی، ئەگەر 15 خولەکت لە بەردەست بوو چی دەکەی، و ئەگەر یەک کاتژمێر کاتت هەبوو چی دەکەی. ئەوانە زۆر زۆر گرنگن بەڕاستی بۆ ئەوەی بتوانین ئێمە مێشکی خۆمان وا ڕابێنین، تەرکیزی زیاتر بێ و ژیرانەتر مامەڵە بکا لەگەڵ شار و لەگەڵ کاتیش. دوایین چەمکە لێرەدا باسی دەکا ئەوەیە کە بەڕاستی زۆر گرنگی بەوە دەدا ئەگەر شتێک فێر بووی بۆ ئەوەی دڵنیا بیتەوە کە تێگەیشتووی بە تەواوی، هەوڵ بدە بە زمانێکی سادە ڕوونی بکەوە، وادابنێ منداڵێک کە 12 ساڵە یان 13 ساڵە لەبەردەمتە هەوڵ دەدەی ئەو منداڵە تێبگەێنی. ئەگەر توانیت ئەو کارە بکەیت بابەتێک چەمکێک کە خوێندیتەوە یان کردیتت ویستت دڵنیابیتەوە کە تێگەیشت و هەوڵ بدە ئەو ڕاهێنانە بکە بە زمانێکی سادە ڕوونی بکەوە بۆ ئەوەی منداڵێک بتوانێت تێبگا. ئەگەر هاتوو ئەوەت نەتوانی دیارە کێشەت هەیە لە تەرکیز، کێشەت هەیە لە تێگەیشتن. بەڕێزان ئەوە کتێبی ژمارە 13 بوو لە پوختەکردنەوەی کتێبەکان لە پرۆژەی ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. پێمان وایە هەنگاوەکان زۆر سادە و ساکارن، بەڵام گرنگە دەستی پێ بکەن بەوەی کە نۆ خوی ڕۆژانە
جێبەجێ بکەن وەکو لە کتێبەکەدا باسکرا وەکو لەو پوختەیەدا باسکرا بۆ ئەوەی مێشکێک و هزرێکی ژیرانەتر و زیرەکانەتر و بەرهەمدارترمان هەبێ هەروەها بۆ ئەوەی تەرکیزی زیاتریش هەبێ. زۆر سوپاس بۆ گوێگرتنتان. ئەگەر سوودت لەو پرۆژەیە بینیوە برادەرانت لێ ئاگادار بکەوە، ڤیدیۆەکانی تریان بۆ بنێرە یان چەناڵی یوتیوبی ئەکادمیای مێگامایند سەبسکرایب بکە و لینکەکەیان بۆ بنێرە و ئەگەر هەر تێبینیەکیان هەر سەرنجێکیش هەبێ ئەگەر جێبەجێت کردووە دەتەوێت باسی ئەزمموی خۆت بکەی ئێمە سوپاستان دەکەین لە کۆمنت یان بە هەر شێوەیەک ئاگادارمان بکەنەوە.